باز و زەریبەکەمان سەدانۆ لۆ سەدادەیە ساڵانە، یعنی چەند کەپرتەیە سەدانۆ سەدادا لە حکوومەتیە. کارەبایەکەش 14 بەرامبەرە. وەکو پرۆژەی گەشت و گوزاری حکوومەت تا ئەودەخەی زبل و خاشاک هەفتەی 2 ڕۆژن لۆ فڕادا، کارەبایەکەش 12 لۆ 14 کاتژمێریەیە. هیچی دیشمان لۆ نەکرایوەکو پرۆژەی گەشتیاری لە ڕێگاوبانمان مەکەلک نایە، لە ڕووی کارەبا، لە ڕووی خزمەت گوزاری، لە ڕووی ئاو وەڵامە نەماندی حکوومەت هیچکە. قوربان لەسەر ئەرچی خۆمان دروستمان کردیە، هەموو یعنی عارد و مڵکەکە هەر کەسەوی خۆیتی بە پارەی خۆ شوێنەکانیان دروست کردیە. ئێستا کە حکوومەت پرۆژەی لۆ ئێمە کرد بە لە ڕووی ڕێگاوبان، لە ڕووی کارەبا، لە ڕووی ئاو، یعنی ئەو کاتی حکوومەت چەندی داوای لەمە کرد بە ئەمە حاضر بووین و زەری بۆ بازماندا بە حکوومەتی. ئێستا زەریبەکەی هەرە دەین، بەس بە حکوومەت کێشەکەی دین لۆ ئەلکا، یعنی بە سەدان جار داوام کردیە بەس زبل و خاشاکن لۆ فرۆدەن، هەفتەی ئەڵێ 2 ڕۆژ، بە 2 ڕۆژی هەموو شوێنە گەشتیاریەکان بەس بۆ گەنینی یێدێ هەموو زبڵ یەکەویت. ئێمە وەکو خەڵکی وەرتێ دیارە کە پروشمانەیە شوێنی گەشتیاریمانی خەڵکێکی زۆر ڕوومان لێ تەیەکە، بەڵام حکومەت نەک باگرانی دروست کرد، یعنی دوو قات بارگرانایی لەسەر خەڵکی دروست کردووە لە بەرۆی ئەگەرەوە شتان باج و پارەی کارەبا شتەکانی زۆر لەسەر مەقورس کردو. ئێمە بە ناسایی دەبێت کەپرەکان مەگرانتر بدەینە خەڵکی، وەش ئێمە گرانمان نەکردووە لە بەرۆی خەڵک بەڕاستی ساوی هەندێک شتمان کردووە، ساڵ تۆزە شت گران بووە، بەنزین گران بووە، ئەو جارێ هەر بارزانین دەین، بەڵام بەڕاستی کارەبا گەلک پارەکەی زۆرە. بازمان لەسەر یەک کەپر 50,000 دەین. ئەو جار بێنومان زۆر پێگرن، هیچ خزمەت گوزاریشیان بۆ نەکردوین، تعداکەم جادەی ناو سەیرانگای ڕیسی بەخۆم کردومە چیمەنتۆ، یعنی ئەوەشیان بۆ چیمەنتۆ نەکردوین. بەنسبەت بابەتی باج لەسەر کەپڕەکانیان لەسەر شوێنە کەرتی تایبەتەکان من دەتوانم گەرنتی ئەوەی بدەم ئەگەر ئێمە وەکو حکوومەت کە ئەوەی پێشکەشمان کردووە، وەکو ئیدارە ئەوەی پێشکەشمان کردووە، لەگەڵ ئەوەی کە ئەوان ئەو بازەی لەو خەڵکانە وەردەگرین، ئەم نەکردمەوە قەرداری ئێمە دەبنەوە مە قەرداریوان نابینەوە. ئێمە هەوڵ دەدەین زۆرترین سەرنج زۆرترین گەشتیارە بۆ ئەو ناوچەیانە ڕابکێشین، بەڵام ئەوەی ئێستا هەیە لە ڕووی گەشتیاریەوە ئێمە دەمانەوێت زیاتر بەرەو پێشی ببین.